سوپاسانەکەم بۆم دەرفەتە ئەمە دڵسۆزیە بۆ ئەو کەسانی کە خەباتێک و تێکۆشانی جان کردو بووی بەڕاستی لە بیر نەچێ و خەبات و تێکۆشانیان و بەرهەمی خەبات و تێکۆشانی ئەو کەسانەش و ئاڤاڵانەیە کە ئەمڕۆمان ئێمە هێناوەتە دی. من ساڵی 79 ئەخیر ساڵی پەیمانگای مامۆسایانم بوو لە ڕێگەی برادێکی خۆم و هەم خزمی خۆم ئەنوەری ناوە برایەکی هەبوو بە ناوی عوسمان چاوڕەش ئەو مەسوولی ناوچە بوو ئەو کاتە لە 79 لە سەرکردایەتی کاتی ینی قیادەی موقەتە کە من خۆم خەڵکی هەڵەبجەم لە هەڵەبجە لە سلێمانی ئەمکن کە ئەگەڕامەوە بۆ هەڵەبجە لە هەڵەبجە ئەو برادەرم بینی کەوتی نەقسەکردن وتم من نامەیەگە نووسم حەزەکەم پەیوەندیەکمانە بێت چونکە ئێمە ببنە ماڵە هەر پارتی بوون و براکان لە شۆڕشی ئەیلولا بەرپرسارەتیان هەبوو لەو کاتە تەمەنامەیەکم نووسی ئەوانی جوابیان یامەوە منیش هێشتا تەخەڕوجم نەکرد بوو بەڵام هێشتا قوتابی پەیمانگا بووم ئەخیر ساڵیشم بوو نامەیەکم نووسی بۆیان و جوابیان نامەوە زۆریان پێخۆش ڕۆژێکی زۆر وەکو بڵیت ڕۆژێکی سەخت بوو تەنها بۆ ئەو کەسانە کە دیاریان بە ژیانی خۆیان نەکرد بە حیاتی خۆیان نەکرد بتوانن وەکو بڵێ بچنە ناو سیاسەتەوە خزمەتی ئەو ڕێبازەی بکەن کە خۆیان مەبەسییانە دوای ئەوە جوابیان یامەوە کاتە زۆریان پێخۆش بوو من وتیان دەست بکە بە تەنزیمات منیش خۆم بە تەنها بەڕاستی لەو کاتە خۆم بە تەنها دەستم کرد بە تەنزیمات لە ڕێگەی برادەر و خزم و کەس و کار و ئینجا پەرم کێشا بووە هاوڕێ نزیکەکانم لە ساڵی 80 تا 80 بۆی بە کورتی باسی بکەم تا 82 بەڕاستی کۆمەڵێک گەنجی جوانی تێکۆشەری خوێنگەرمان ڕێقست لەو زەمەنە لەو ساڵانە ئەتوانم تەحەدای حکوومەتی بەعسیشمانە کرد و لە هەمان کاتیشا بەداخەوە کاتە شەڕی براکوژیشە بوو ئێمە زۆر ینی تەحەدی هەموو لایەکمانە کرد ئیشی ئێمە ئەوە بوو کۆمەڵی کوڕی گەنجی چاکمان ڕێخستنێکی تۆکمەمە لە ناوشاری هەڵەبجە دروست کرد مەفرەزەکانی پارتی مەفرەزەی پارتیزانی بوون هەر مەفرەزەی 5 کەس تا 6 کەس پێشمەرگە کە جوابیان ئەنارد هاتنە ناوشار ئێمە ڕێگەمان بۆ پاکەکردنەوە ئەچوین لە قەراخ شارەوە مەفرەزەکانمان ئێنایە ناو شار بۆی بزانی کەمینی چەکدارانی بەعس و ڕژێمی بەعس و یا لایەنی تریش بەو ناوان نەبێ ئەمان هێنانە ناو شارەوە بۆ مێژوو ئەڵێم تاەن مێژووی سیاست و مێژووی خەباتی خۆمان ئەبێ وەک واقعی بیجێڕینەوە ئەو مەفرەزانە مەفرەزەی شەی سەرداری حاجی حسین بوو لەگەڵ کاک نەژدە ڕەشیان پێوت سەلاح سوور وەساقادر دەڵەمەڕی ئەمانە بەڕاستی مەفرەزەی جەربەزە بوون ئەمانە ئاهاتنە ناوشار ئیتر ئێمەش لەگەڵ یان نبووین ئەوەی کەمە بەسمان بواە ئەمان کرد. پێش ئەوەی کە بەیانات و شتمان بۆ بێ ئێمە من خۆم بۆ خۆم بەدەست بەکاربوون ئێمە شتمان ئەنووسی بە ناوی پارتیەوە وتارمان ئەنووسی سیعاراتمان ئەنووسی چەند نوسخەیەکمان لێ تەبع کرد بە کاربۆنمان لە ژێریەدا ئەنا ئەمانە هەمووی بۆ شەو هەڵمانەواسی اینجا ئەچوین بۆی پەمپ هەبوو بۆی پەمپمانەکری حکوومەتی بەعز لە هەڵەبجە سانسۆری خستوویە سەر ئەو بۆیە فرۆشانی کە هەچکەس بۆیە ئەکرێ وەرن پێمان بڵێن ئێمەش لە ڕێی دوو هەواڵمان نەبوو بەڕاستی من خۆیان لێ خۆش بێ بە تەمەن بوون کاکەمالێکە بوو حرەسی مەکتەب بوو حرەسی شەو بوو لەگەڵ وەستا حسین ئەمانە تەنزیم کردبوون تەنزیم بوون
ئەوان زۆر دۆسایەتیان هەبوو لەگەڵ ئەو دوکانی بۆیە فرۆشە کە کاک حەموو فەرەجیان پێوت ئەوانە چوون بۆیەکەیانە کڕی ئەیان هێنا بۆ ئێمە تەمەن حەموو فەرەج لەبەر خاتیەوان هیچ قسەیەکی نەکرد ئێمە شەوک ئەو کۆمەڵە گەنجە یادەکانی پارتی شانزەی ئابوو یادی شۆڕشی ئەیلول و مناسبەکانی کە و دیسان شعاراتی تر ئێمە بەشە و لە هەڵەبجە شەوانە مەفرزەیەکی حکوومەت هەبوو دوو مدەڕع و دوو زیل پڕ لە عسکەری و جێبکادەیەک شەوان لە بانی ئێوارەوە تا سعادیەکی شەو بەسەر جادەکانە ئەگەران بلا جۆکتەریان بەدەسەوە بۆ ئەیانگرتە کۆڵان و کوشە و شوێنە تاریکەکان بوزین چێ هەیە چێ نییە ئێمەش ئەوە ساین لە شوێنە ئەو شوێنانی کە نەمان بینن هەتا سعادیەکی شەو یەکی شەو کە ئەوان سەحبیانە کردەوە ئەچوونەوە بۆ ما عسکەرەکەی خۆیان ئیتر ئێمە هەڵەسین دەستمانە کرد بەش نووسین هەنی بۆ تا بەرەبەیان ئەمەش بۆ مێژوو ئەڵێم ڕۆژی چند بانی ئێوارە بوو برادێکمانە بۆ عوسمانی نابوو هاتوچۆی ئەحمەداوایە کە جێبێکی پێبوو بانی ئێوارە هاتەقەیە لە ماڵەوە کۆمەڵە بەیانات و لافیتەی هێنا پۆستکارد وتی ئەبێ شانزەی ئابووتی ئەبێ ئەمانە هەڵواسرێت منیش وتم وەڵاهی ئەبوای زووتر بەهاتایی سەر بەم شەوە چی بکەن بارحاڵ ئەو شەوە دەسم نەگەشتە هیچ هەواڵێت چونکە نەمەتوانی خۆم بۆ خۆم بڕواتان هەبێ خۆم بۆ خۆم شەو سەعادیەک هاتمە دەرەوە هەتا ڕۆژ بوویەوە لە ناو شاری هەڵەبجەوە سەر جادەکان و بە بۆیە هەم نووسیم و پۆستکارتەکانمان هەڵواسی و بەیانەکانمان هەڵواسی بەم شێوەیە کۆمەڵی کوڕی گەنجمان ئێمە پەروەردەش کرد چوونە دەرەوە بوونە پێشمەرگە لەوانە حەزەکەم ناویان بێنم شەیدیش بوون زۆربیان شەید بوون یەکێکیان کەمال عەبدوڵڵا کێخەسە و کە پوورزای خۆم بوو کوڕێکی گەنجی جوان بوو لە شەڕی دەسەوێخی برادرانی یەکێتیە لە کوڵکنی شەید بوو شەید سەیکەمالی نانەوان پێوت ئەوە تەنزیم بوو ئەمە نادومانە دەرەوە ئەوش لە ئەحمەداوا شەید بوو لەگەڵ شەید ئەرجومەن و ڕەوف هەجیجی و شەید نەوزادێکە بوو نەوزادی حەبەیان پێوت ئەمانە کۆمەڵێک گەنجی قارەمان بوون بەڕاستی ئەمانە جێگەدەستیان دیار بوو ئەمانە هەموو شەید بوون کە ئێمە پەروەردەمان کردبوون بە بیرروباوەڕی بارزانی و نادمانە دەرەوە بوونەتە پێشمەرگەر لە دەرەوە شەهید بوون. من لە ماڵی باوکی خۆمە و کاتە کە تەخەڕوجم کردبوو بووبووم بە مامۆسا لە مجەمعی زەمەقی مامۆسا بووم تاین بووبووم لێرە لە مەسەلەی شەڕی ناوخوا ماوەی 1 ساڵ من نەمتوانی لە ماڵی باوکی خۆمە بخۆم کوڕێکی ئەو کاتە گەنج بووم لەبەرەوەی برادرانی یەکێتی بە دوامانە ئەگەڕان کە من مەسئولیتی تەنزیماتی هەموو ناوشاری هەڵەبجە بووم بەداخەوە تر شەوێ لە ماڵی برادەرێکی خۆم بووم گرتمیان تقریبا 12 ڕۆژێک منیان برد دوای مەفرەزەکانی خۆمان هاتن وەکو بڵێ کۆمەڵی خەڵکیشان لەوان گرتر منیان بەرا بەڕاستی کە منیان بەردا من ئیتر نەمتوانی لە ناو شار بمێنمەوە لە 1970 جوابم نارد کە بەم نووسراوێ گوتم من حکومە زانیوەتی کە من مامۆسام و من گیراوم و ئەمانە پەیوەندیم کرد بە شۆڕشەوە وەکە چوومە بوومە پێشمەرگە لە 1970. لە 1970 بوومە پێشمەرگە چوومە ناوچەی هەڵەبجە و کاتە بەڕێز کاک عوسمان چاوڕەش بەرپرسی ناوچە بوو لەگەڵ کاک شێخ جەعفەر و ئەوان بوون دوای ئەوە
کاگنادر هەورامی بەرپرسی لقی سێ و لقی چوار بوو لەو کاتانە من ئەندام کرام بە ئەندامی ناوچە بوو سەرپەرشتی ڕێخستنەکانی شارە زور و هەڵەبجە و هەورامان مەکرد لەگەڵ کۆمەڵی برادری تر کە بە ناوی کاک حەمە تەقیەکییان بوو یەکیان کاک حەمە خان بوو ئەمانە لەگەڵ هاوکار بوون لە بەیەکەوە لەگەڵ مەفرەزەکانە ئێمەدا ئەبەستین لەگەڵ دابەزینی مەفرەزەکانە ئێمە کە تەنزیماتی ڕێخستنی پارتیشمانە کرد خەڵکێکی چاکمان لە ناو شارە زور و منتیقی هەورامان و هەڵەبجە دروست کردبوو هەموو معلومات و زانیاری ناو بەعس و ڕژێمی بەعس و منتیقەکەیان ئەیا پێمان ئێمەش زۆر لیان ڕازی بوون بەڕاستیەوە بەو شێوەیە ماینەوە دوای ئەوەی ئەمە مەقەرمان ئەو کاتە لە مەقەرمان لە منتیقەی گۆڵێ بوو مەقەری لەقی چوارمان دوایەوە لەم پشتی ئەحماد ناوا بووین دوای فترێکی کە چوینە پشتی گۆڵێ دوای ئەوە مقەرمان چوویە دوای لە 85 بوو بەرەی کوردستانی دروست بوو بەرەی کوردستانی کە دروست بوو ئاشبوونەوەی بوو لە بینی یەکێتی و بەرەی کوردستانی ئەو کاتە بەرەی کوردستانی پێکات بوو لە پارتی دیموکراتی کوردستان حیزبی شوێعی پاسۆک لەگەڵ حیزبی سۆسیالیستی کوردستان یەکێتی نیشتمانی کاتە ئاشبوونەوە بوو جەنابی خوالی خۆش بوو کاکی دریس لە وەکو بڵێ مامۆستای ئاشتبوونەوەی بەرەی کوردستانی بوو دوای ئەوە ئیتری ئەمە مەجالمان کرایەوە ئێمە مەفرەزەکانمان هێزەکانمان ئاهاتین بۆ منتیقی سلێمانی ئەو کاتە چەند جارێکی کە هاتوین تووشی شەڕی براکوژی بووین ینی بەداخەوە کۆمەڵی کوڕی گەنجی چاک لە بینی ئێمە و ئەو کاتە شەڕی ناوخۆتیا چون کە هیچ سوودێکی نەبوو ئەو شەڕە بکرێت جگەر لەوەی کە زەرەرمان کرد بەڵام سوپاس بۆخوا وەکوڵە زەرەر لە نوێی بگەڕێتەوە ئەوش هەر شتێکی باشتر بوو کە ئێمە توانیمان ئەو ئاشبوونەوە بکەین ئەو کاتە مەقەرمان شوویە خۆپی قەرەداخ کاتە حەمیدەفەنی بەرپرسی لەقی چوار بوو و کاگە عیزەدین بەرواریش وەکو ئەندامی مەکتەبی سای سەرپەرشتی لەقی سێ و لەقی چواریە کرد لەوێش ینی بەڕاستی چالاکی چاکمانە کرد لەگەڵ لەقی سێ لە منتیقی گەرمیان ئەو کاتە خەڵکی منتیقی گەرمیان و قەراغداخ ئەوەتە بەشایەت بن زۆر تامەزورەی ئەوە بوون کە پارتی چوویەوە ئەوێ لەو منتیقانە ئێمە لەبەر شەڕی براکوژینە ئەچوینەوە ئەوێ برادرانی یەکێتی ڕێگەیان نەئەیە ئێمەش نەمانەویست ئەو شەڕە بە قووەت بێ و بەهێز بچین دوایەوە کە بە ئاشتی و بە ئاشبوونەوە ئێمە چوین وەکو بڵێ هەموو ماڵەکانی گەرمیان و منتیقی خەرا ماڵی دەرگای کردبوویە بەرامبەر بە ئێمە کە زۆر خۆشحاڵە بوون کە پێشمەرگەی پارتی لەم سنوورایە دوای ئەنفالەکان لە هەشتا دوای ئەنفالەکان هەموو هێزەکان بەڕاستی کشانەوە بۆ سنوورەکان ئەو کاتە هیچ دەرفەتێک نەما بوو شەڕی ئێران و عێراق بوو هیچ دەرفەتێکیش نەما بوو من لە مەکتەبی سیاسیەوە بڕیارێکم بۆ هاوت کرام بە بەرپرسی پەیوەندیەکانی پارتی لە پاوە چوومە ئەوێ ئیشوکاری ئێمە ئاسانکاری کردبوو بۆ ئیشوکاری پێشمەرگەکانمان بۆ دروستکردنی بەڵگە و سەرپەرشتی ئۆردوگەکانمانە کرد وکو ئۆردوگای سەریاس و جوانڕۆ و سەنغۆر و ئەوانە کە ئاواری تیا بوو سەرپەرشتی ئەوانەمانە کرد هەتا بەڕاستی لە 1970 بۆ 1970 لە دوای 1970 ئێمە زۆر چالاکی ترمانە کرد لەبەرەوەی تەسەورەکەم دەرفەتەکە ئەوە نەبێ من بتوانم هەموو شتەکان باس بکەین مەفرەزەمان ئەنا دەخوارەوە خۆشم زۆر جار لەگەڵ مەفرەزەکانە هاتی نەخوارەوە زیاتر بۆ دەڤەری کەلار و کفری و منتیقەی زەڕایەن و ئەوانە دوای ئەگەڕاینەوە چالاکی چاکە کراوە دەستەوە شێنرار لە حکومەتی بەعس دوایەوە لە ساڵی لە 1970 کە شەڕی ئێران و عێراق وەسا بەڕاستی شەڕی خواکورد دەستی پێکرد
شەڕی ئێران و عێراق وەسا حکوومەتی بەعس هێزێکی زۆر لە فیرقەی 4 و 5 و 3 عسکەری و مەغاویر و قۆخاسی کۆ کردەوە لەگەڵ 120 فەوجی خەفیفە هێرشیان کرد بۆ سنووری منتیقەی خواکورد. شەڕیمان و نەمان بوو. ئەو کاتە هێزی پارتی بەڕاستی خۆی بەتەنها بوو. پێشمەرگەی پارتی ئەو کاتە کۆبوونەوە بەرەو شەڕەکە ڕۆشتن. مانگی هەشت بوو تەمەەن لای ئێمە لە مانگی هەشت هەوا خۆش بوو، گەرم بوو، سار نەبوو. شەڕەکە دەستی پێکرد تقریبا زیاتر لە 45 ڕۆژ بۆ 50 ڕۆژ ئەو شەڕە دەستی پێکرد. من ئەتوانم بڵێم میزانی گۆڕینی ئەو شەڕە ئەو هێزە بوو کە لقی 3 و لقی 4 تقریبا 150 پێشمەرگەیەک میزانی ئەو شەڕە ئەوان گۆڕیان سەرکەوتنیان بەدەستێنە. ئێمە وەکو پەیوەندیەکان و ئەوانەی کە لە پشتەوە بووین ئێمە ئیشوکارمان ئەوە بوو کە هاوکاریمان کۆ ئەکردەوە لە قەمسەڵە و بلووس و ئەوانە چونکە سار بوو خواکورد لە خواردن و لەوانە ئێمە تەجیزمانە کرد و بۆمان ئەناردن هەمووی بەجلی ئەتیادیەوە ڕۆشت بوو لەوێ بەفر بە شاخەکانەوە بۆ ئەو کاتە مەناخ زۆر سارد بوو. ئێمە ئەومان کرد دوای ئەوە ئەلحەمدولیلا سەرکەوتێکی بەدەست چاک بەدەست هات سەرەڕای کۆمەڵی شەهید و برینارێکماننا. دوایەوە حکوومەتی بەعس تێکشکە ئەو تێکشکان نەبوو بە سەبەبی بوو بە هۆکاری ئەوەی کە بیر ئیتر لە کۆمەڵشتی تر نکاتەوە چونکە ئیزانی لە هەجە بەیە کۆبێ تێگەشتێ. من بۆ مێژووە لەم جەنابی سەرۆکیش ئەو وتانەی هەیە کە لە هەشتا دوای سەرکەوتنەکانی شەڕی خواکورد جەنابی سەرۆک ئەوەی وتی گۆڕانکاری لە عێراقا ئەبێت لە منتیقەکە ئەبێ بالفعل ئەوە بوو خۆ ئامادەکردنێ کرا. دوای ئەوە حکوومەتی عێراقی ئەو هەڵە گەورەیە کرد بەرەو کوێت چوو. لە ساڵەکانی 90دا جەنابی سەرۆک کۆمەڵێ سەرۆکی بەرەی کوردستانی بوو کۆمەڵێ نامەی نووسی بۆ ئێمە بیگەین خوارەوە بۆ ناو ڕێخستنەکان پیا و ماقۆڵ و ڕیشسپی و تەنانەت مستەشارەکان ئەو کەسانی کە دڵسۆز بوون و کەسانی کە کورتپەروەەر بوون نامەکانیمان بۆ پێ ئەگەیاندن و ئەمانات کە خۆیان حازرکەن بۆ ڕاپەڕین و ڕاپەڕین بەڕێوەیە و دەست پێ بکرێت. کە ئامادەکاری کرابوو بۆ ڕاپەڕین ئەو کاتە بەرەی کوردستانی هێزەکانی دابش کرد کە لە چەند قۆڵەوە ئەم هێزانە بچنە خوارەوە. ئەو هێزەی کە لە سنووری ئێمەوە هات من کاکفەرجون جوانڕێی و خوا ئەفریقا لەگەڵ خاڵە عەفان لەگەڵ کاک شێخزانە لەگەڵ کۆمەڵێ کاک سەلاح دەلۆ ئەوانە بوون ئەمانە هێزێک بوون. دوایەوە تر هێزەکان تەشکیل بوون هەمووی بەرەو سنوورەکان لە هاتی نەخوارەوە بەرەو ئەو شوێنانی کە بۆمان دیاری کرا بوو ڕاپەڕین دەستی پێکرد بوو. بەڕاستی ڕاپەڕین من ئەو شایەتی جەماوەری کوردستان کردی بەڵام بە ورە و پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستانیش بەشدارێکی باشی ئەوەی کرد. بۆ مێژوو شەڵێن ئێمە کە گەشتینە سلێمانی بەڕاستی کە شینە سلێمانی من خۆم کە گەشتینە سلێمانی تەنانەت ئەم نەسوورەکەش ئاگری لێبەرزە بوویەوە سوتا بوو ئەنی جەماوەر و ئەو لێشاوە چەکدار و جەماوەری بە گوڕوتین و حەماسەی سلێمانی توانی بوویان هەموو دام و دەرزەکانی حکوومەتی بەعس پاکەنەوە. چەند مەفرەزەیەکی پێشمەرگەش بەشداری کردبوو تا ئێمە هێزەکە گەشتین. بەو شێوەیە ڕاپەڕین سەریگرت ئەو بوو هەموو شارەکانی کوردستان بە کەرکووکیشەوە هەموو ئازاد کران. من ئەوە دەڵێم زروفی منتیقەکە و بارودۆخی نێودەوڵەتیەکە ئیتر ئەوەی خواست کە ئێمە کەرکووک بەجێبێڵین بگەڕینە دواوە ئینسیحابێ بکەین ئەوە زروفێکی نێودەوڵەتی بوو لە دەسەڵاتی کورددا نەبوو. دوایەوە جەنابی سەرۆک کە مەسوولی بەرەی کوردستانی بوو بڕیاریاندا کە
هەڵبژاردن بکرێ و حکوومەت تەشکیل بکرێ و پەرلەمان دروست بێت. لە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بوو پارتی لە 150 دەنگەکانی 50 دەنگەکانی هێنا، لایەنەکانی کە بە تایبەتی یەکەتی نیشتمان لە 1940 و 49 هێنا. ئەو کاتێتر بۆ ئەوەی کە هەمووی کورد بەشدار بێت لە یەکەم تەجروبەی حکوومەتی هەرێمی کوردستانە 50 بە 50 تەوزیع کرا. کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 تەشکیل بوو. ئەو کاتە لە سلێمانی دوو فەوج تەشکیل کرا، فەوجی پاراستنی 1 و 2، فەوجی پاراستنی 2 بۆ پارتی بوو، 1 بۆ برادرانی یەکێتی بوو، هەمووی لە پێشمەرگەی کۆن، ئەو پێشمەرگە کۆرانی کە لە شاخ هاتبوونەوە. من لەوێ کرام بە نەقیبی ئیدارەی فەوجەکە. لە هەمان کاتیشا جێگری ناوچەی هێزی ناوخۆ بووم کە سەرپەرشتی هێزی ناوخۆمانە کرد. لە تا بەردەوام بووین هەتا 94 شەڕی براکوژی و نەخوازرای و کاتە پێشەوە چوینە هەڵەبجە، دوایەوەک بەرەو هەولێر ڕۆشتین. لە هەولێر ڕۆشتین، من ئەو کاتە هەرجێگری ناوچەی ناوخۆ بووم. دوایەوە تەشکیلات کرام بە سەرپەرشتی ناوچەی زانکۆی لە هەولێر، زانکۆی سلێمانی لە هەولێر ناوچەی ئێوەمان تەشکیل کرد هەتا 2004. لە 2004 کە حکوومەتی بەعز لە 2003 کات بە تەواوەتی عێراق ئازاد کرا، ئێمە شەڕی ناوخۆش ئەو کاتە کۆتایی هاتبوو، ئاشبوونەوەیەکی تەواو بوو، گەڕاینەوە بۆ سلێمانی لەگەڵ لەقی چوارا. من سەرپەرشتی لیژنەی ناوچەی زانکۆمە کرد لێرە. دوای فترەیەک هەواڵ حەسەن جەباریش هات بەیەکەوە. ئەو کاتە لە ماوەی 2 ساڵ ئێمە لە ماوەی ئەو 2 ساڵە توانی بوومان ینی ژمارەیەکی زۆر لە قوتابی زانکۆ لە هەموو مەرحەلەکانە ئێمە تەنزیم بکەین بە جۆرێک کە هیچ لایەنێک لە زانکۆی سلێمانی بۆ ماوەی 2 ساڵ جورئەتی ئەویان نەبوو هەڵبژاردن بکەن، چونکە ئێمە دەسەڵاتێکی گەورەمانە بۆ خزمەتی قوتابیانمانە کرد، خزمەتی بەشە ناوخۆیەکانمانە کرد. بەو شێوەیە هەتا لە 2006 ناوچەی 4 تەشکیل بوو. جەنەبی کاک عیزەدین بەرواری هات منی بان کردوتێ و ناوچەی 4 تەشکیلەکەین، سنووری منتیقەی شێمحێدین و ڕزگاری ئەوانە بووم، چوومە ئەوێ بووم بە بەرپرسی لیژنەی ناوچەی 4 سلێمانی. یەکێک بوو لە ناوچە هەرە بەقوت و بەهێزەکان لە هەموو هەڵبژاردنەکانە لە سەروی تەنزیماتی خۆمانەوە و تەنزیماتمانە گەیشتە 4-5 کەس لەو کاتە. لە سەروی تەنزیماتی خۆمانەوە ئێمە لە دەنگەکانە ئەچوین بۆ 6,000 7,000 8,000، ینی بەو شێوازە خەڵک ئیسیجابەیەکی هەبوو. مامەوە هەتا 2012 لە 2012 گوێزرامەوە بۆ بەرپرسی ناوچەی یەکی سلێمانی. دوای ئەوە زروفێکی کە هاتە پێشەوە ناوچەکان تەقلیس کران، بچووکران و دەمجکران. ناوچەی 6 و ناوچەی 5 و ناوچەی 6 و ناوچەی 4 و ناوچەی 2 کرا بە یەک ناوچە. من سەرپەرشتی ئەو سێ ناوچەیەمە کرد هەتا تقریبا 2021 کە گەورەترین ناوچە بوو، بەهێزترین ناوچە بوو. کاریگەریکی زۆر باشمانە بوو لە ناو سلێمانیا. توانی بوومان تەنزیماتێکی زۆر تۆکمە و ڕێکوپێک بنیاد بنین. لە 2021 دوای ئەوە من گوێزرامەوە بۆ لەق. ئێستا هەم پلەی مەسوول ناوچەیشمە وەکو ئەندامی لەق و لێرە لە لەق ڕۆژانە لێرە دەوامەکەم و درێژە بە خەباتی خۆمەیەم و ڕێبازی بەرزانیش لای من ڕێبازێکی زۆر پیرۆزە، چونکە تەمەنی خۆم و لە ناو ئەم ڕێبازە بەسەر بردووە. بە شانازیشەوە ئەڵێم هەموو دقەیەک من پێشمەرگەی ئەو ڕێبازەم و پێشمەرگەی پارتیم و سوپاسیش بۆ ئێوە کە ئەم دەرفەتەتان بەمە.